سەرەتا بێ ئێمە لەوە تێبگەین کە ئەوەی بەرپرسە لە گرتنی ئازادی خوازانی بادینان و هەولێر ئەوە حکوومەتی هەرێمی کوردستانە و لەناو حکوومەتی هەرێمی کوردستانە پارتی دیموکراتی کوردستانە و ئەبێ ڕوون بێت ئەوە لەلامان کە حکوومەت لە هەرێمی کوردستانە پێک دێت لە هەرسێ حزبی دەسەڵاتدار کە پارتیە و یەکێتیە و گۆڕانە. ئەمانە پێی قورسایی خۆیان بەرپرسیارەتی و ئەرکیان یاخود بەرپرسیارەتیان نەکەوێتە سەرشان بەرامبەر بە ئازادی خوازانی بادینان و هەولێر. بەداخەوە زوڵمێکی گەورەیە لە ئازادی خوازان ئەکرێت لە هەرێمی کوردستانە کە زۆر بەناحەق ئەلبەتە ئەمە بە تەواوەتی سیاسی کراوە بەناحەق ئەمانە گیراون و لە زیندان ماوەی سێکەی ساڵێکە. ئەلبەتە من دەبێ بڵێم لەسەر سربەخۆیی دادگاکان کە سیستەمی هەرێمی کوردستان ئەمە ڕوون بێ زۆر گرنگ کە سیستەمی هەرێمی کوردستان لە تەشریعی و تەنفیسی و قەزایی پێکەوە قەزایی کۆڵەکەیەکی سەرەکی سیستەمی حکومڕانیان لە دنیاداوە لە هەرێمی کوردستانیشە بەداخەوە لایەنەکانی دەرەوەی پارتیوێکی تیوە نەگرنجینیان بە سیستەمی قەزایی ئەبینیت لە حملەکانی انتخاباتە بەس ئەوە نایە کە تەرکیزیان لەسەر ئەوان پەرلەمانە و حکوومەتە هیچ ئەهمیەتێک یا گرنجێک لیان بە سیستەمی قەزایی سەرڕای ئەوەی سیستەمی قەزایی کۆڵەکەیەکی سەرەکی سیستەمی حکومڕانیە لە هەموو دنیادا. ئەلبەتە لاوازی سیستەمی لاوازی قەزایی یەکسانە بە لاوازی سیستەمی حکومڕانی لە هەموو دنیا و لە هەرێمی کوردستانیشە. تێگەشتێکی تەواو هەڵەیە پێم وایە و هیچ شوێنێک مڵکی هیچ کەسێک نییە لە هەرێمی کوردستان، هیچ لایەنێک نییە لە هەرێمی کوردستانە و ئەلبەتە ئەوەی کە وای کردووە پارتی دیموکراتی کوردستان کە دەسەڵاتی تەواوەتی و یەکەم بێت لە هەولێرە پێم وایە من پەیوەندی بە ڕووداوی سیوەی چابینەوە شەشەوە هەیە کە ئەمە هۆکار بوو لە دوای ئەو ڕووداوەکە دەسەڵاتی یەکەم بگرێت دەست لە شەر ئەلبەتە نەخێر بە هیچ جۆرێ مڵکی پارتی و مڵکی هیچ لایەنێک نییە ڕاستیەکەی بڕۆمان پێ لە ناو سیستەمی سیاسی و لە ناو سیستەمی سەربازی و عسکەری و کۆمەڵایەتی عێراقا و یەکێکە لەو دەوڵەتانەی کە زۆر یەکێکە لەو دەوڵەتانەی کە لە ئاسی دنیای لە دواوەیە لە پلەی گەندەڵیەوانە زۆر لە دواوەیە و پێم وایە کە هەڵبژاردن هۆکارێک نییە بۆ ئەوەی گۆڕانکاری گەورە دروست بێت بەڵام هەمیشە خەڵکی بە هۆشیاریەوە دەنگ بە ئەمە زۆر گرنگە لایەنەکانی دەرەوەی دەسەڵات بزانن کێیە و کاندیدار سەر بۆ خۆ بەهێزانە هەیە و تا ڕادەیەک ئەوانە کەسی مختەسن لە مەجالەکە و تاقی کراونەتەوە لە ڕابردوو ئەمانە تاقی بکرێنەوە باشترە پێم وایەتە. بۆ دەسەڵاتی لەو سنوورە هەیە بە پێی حکمی و دەسەڵاتی کە لە سنوورە هەیە و پارتی کۆنتترۆلی کردووە پارتی دەسەڵاتی ڕەهای خۆی کۆنتترۆلی کردووە لەوێ بەو شێوەیە تەعامل لەگەڵ هەرس و کەوتی لەگەڵ ئەو ڕەفتاری لەگەڵ ئەو چالاکەوان و ڕۆژنامەنووس و هاوڵاتیان هەیە بە ئەرزی خۆی خەڵکە گرێت بە هۆکاری ئەوەی کە ئەم دەسەڵاتی ئەوە بەو شێوە بەکارێنە. من وەکو بۆچووری خۆم هەمووی دەسەڵاتی خەتای ئەم حیزبانەی کەیە ئەم حیزبانەی کە ئەگەر سنوورێت بۆ دەسەڵاتیان ئەم پارتی دانێن ئەوە بە ئاسانی ناتوانێت هەر کەسێ لێەوە بتوانێت هەنداوای قوتی خۆیەکەم کابرا ئەو ڕۆژنامەنووسانە و مامۆستانە هەمووی داوای قوتی و داوای مافی خۆیەکات هیچ شتێکی تیان یانی خەڵکی لاسی باڵا لە ناو دادگاکانە ئەزانن کەمانە هیچیان لەسەر نییە هەر بۆیە ئەوەی کە پارتی کات خەتای حیزبەکانی کەیە ئەم حیزبەکە لە ئەنجومەنی وەزیرانانی لە پەرلەمانانی یعنی بە تایبەتی لەم ئان وەختە ئێستا باخەریکی بانگەشەی یەک حیزبی تەداخلی مەوزوعی گیرانی بادینان ناکە. ئەم گیرانی بادینان هەموویان لە پێناوی ئازادیە لە پێناوی قوتی ماڵ و ناڵە لە پێناوی کێشە و گرفتەکانی ئەم خەڵکەیە لە زیندانە. پێتر وایە عەقڵەتی حیزبە وایە عەقڵەتی بەڵەماڵە لە کۆن و هەروایە نە شەریکاتی پێقبوڵە نە هینی پێقبوڵە تەست دەسەڵاتی خۆی من هۆکارەکەی گەڕێن بوو بۆم حیزبانە لاوازی ئەم حیزبانەیە ئەم حیزبانە هەمووی لە ناو خەڵکە قسەی دەکەن کە گەشتا بەرامبەر بە پارتی هیچ ناڵێن حەج ناڵێن نە لە بەغای جەڵێن نە لێرە هیچ جەڵێن هەمووشان شەریکیشن لەگەڵیانە. بۆ پێمان وایە ئەو بابەتە ئەوەندەی بابەتێکی سیاسیە بابەتێکی هیچ بابەتێکی دادگایی نییە بەداخەوە دادگاکان لە هەرێمی کوردستانە تێوەگلاون بەشێکی زۆریان حیزبەکان تەداخل حیزبەکانی دەسەڵات و مماتەڵەکردنی ئەم دادگاییکردنەش
بەداخەوە لە هیچ شوێنێکی دنیا حتا لە سەردەمی حیزبی بەعس شاشتیوانە بۆ کە کەسێک کە تۆمەتبار بوو مەفروزە لە ماوەیەکی کەمتر لە مانگێکا دادگایی بکرێت و دادگایەکە یەکلایی بکرێتەوە تۆمەتەکە ئایا لەسەری ساغە بێتەوە یان بە بێتاوان دەرەچێ بەڵام ئێمە بینیمان ئەمانەی بادینان بەداخەوە ساڵێکە تەوقیف کراون بەبێ ئەوەی دادگایی بکرێن کە ئەمە ناحەقیەکی گەورەیە بەرامبەر بەو خەڵکە ئەکرێ ئێمەش کە لێرە حزورمان هەیە ئەمڕۆ بۆ ئەوەیە کە پیان بڵین ئەم قەزەیە تەنها پەیوەندی بەو چەند کەسەوە نییە ئەمە قەزەیەکە پەیوەندی قەزەیەکی گشتیە پەیوەندی بە هەموو تاک بەتاکی هاوڵاتیانەوە هەیە لەبەرەوەی کە پێمان وایە داخستنی دەم یان بڵین تەسەکردنەوەی ئازادی ڕادەربڕین زۆر خراپترە لە قوت بڕین لە نان بڕین لە نەبوونی خزمەتگوزاری لە ژیان لە بژێوی خەڵک ئەمەیان خەتەرناکترە بۆیە ئەبێ بە هەمومانەوە هەڵ بدەین ئەم سزادراوانە کە بە ناحق سزادراون ئازاد کرێن بە زووترین کات و دەرفەتی ئازادی ڕادەربڕین و دۆخێکی ئارام لە هەرێمی کوردستانە بێتەکایەوە کە بەڕاستەوە ئەوەی کە ئێستا ئەبینین دۆخێکی زۆر نائارامە و سومعە و ناوبانگی هەرێمی کوردستانی لەکەدار کردو لە بواری نێودەوڵەتیشە.